بەڵێ سلااوتان لێ بێم کاتتان باش لە چەند ڕۆژی ڕابردووە هەوڵێکی جددی هەبوو لە واشنگتن و لە ڕێگەی وڵاتانی ئەوروپی ئەندام لە ڕێکەوتنامەیە تۆمی بۆی کارێککەن چی خێراترە بتوانن ئەو ڕێکەوتنامە زیینوو بکەنەوە و جارێکی تر مولزمبوونی هەرێکە لە وڵاتی ئێران و ئەمریکا جارێکی تر جێگیر بکەنەوە لە چوارچێوە ڕێکەوتنامەکە وا دیارە هەردوو وڵات جددین و لێدوانی تازەتر و نوێتر هەیە ئەوەی کە هەیە ئەمڕۆ لێدوانی هەرێکە لە ڕابەری باڵا جمهوری ئیسلامی ئێران عەلی خامنەییە کە مەرجی پێشوەختەی هەیە بۆ گەڕانەوەی ئێران بۆ ناو ڕێکەوتنامەکە و هاوکات لە وەڵامی ئەو مەرجە ئەلبەتە مەرجەکانەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت تەواوی ئەو سزایانەی کە لە سەردەمی ئیدارەی دانەڵد ترەمپ ئاخراوەتە سەر ئێران هەڵبگیرێن و دواتر ئێران ملزمە بێ یاخود پێویستە بێ بە تەواوی داواکاریەکانی ئەو ڕێکەوتنامە کە هەیە لە 2015 کراوە لە سەردەمی ئیدارەی باراک ئۆباما لە بەرامبەر ئەمڕۆ جۆ بایدن بۆ یەکەم جار یەکەم لێدوانی لە ڕێگەی کەناڵی تەلەڤیزیۆنیەوە باسی ئەوەی کرد یاخود لە وەڵامی هەمان پرسیارەکە ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشوەختە ئامادەیە تەواوی سزاکانی سەر ئێران هەڵ بگرێ بۆی ئێران بگەڕێتەوە وەڵامەکەی نەخێر بوو ئەو پێی وابوو کە ئەوەی ئێرانە پێویستە مولزم بێ یاخود پەیوەست بێ بە تەواوی ئەو داواکاریانی کە لە چوارچێوەی ناوەڕۆکی ڕێکەوتناکە هەیە و بەشی هەرە زۆری یاخود قەلەقی و نیگەرانی ئەمریکەکان و بەشێکی زۆر وڵاتانی ئەوروپیش ئەوەیە کە ئێران لە ئێستا بە ڕێژەیەکی زۆر بەرز یۆرانیۆمە پیتێنەیە کە بێگومان ڕێژەی ڕێگەپێدرا و بۆ دەوڵەمەندکردنی یۆرانیۆم لە چوارچێوە ڕێکەوتنامەکە 3.6 بووە لە ئێستا گەشتووەتە لە 120 کە لە 120 دەوڵەمەندکردنی یۆرانیۆم چیتر ئەو بەکارهێنانە ناچێتە بواری خزمەتکردنی بابەتی ئاشتی و کەلوپەلی یاساییەوە بەڵکو بۆ چەک و تەقەمەنی دوورمەودا و چەکی ئەتۆمی و بابەتانە بەکارهێنرێ بۆیە مەرجی پێشوەختەی ئیدارەی بایدن یاخود خودی بایدن بۆ دیسان گەڕانەوە یاخود دوازێنان لە دەوڵەمەندکردنی یۆرانیۆم مەرجێکە کە تەنها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوای ناکات لە ڕاستیە کۆمەلگەی نێودەوڵەتی داوایەکە و نەتەوە یەکگرتووەکان داوایەکەن و بە پێچەوانەوە بەردەوامی ئێران لەم جۆرە لە مامەڵەکردن بە پرچی ئەتۆم و یۆرانیۆمەوە مەترسیەکەی تەنها بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نابێ بەڵکو ئەو کاتە کۆدەنگێکی زیاتر دروستە بێ لە سەراسی جیهان کە ئێران جارێکی تر بخرێتەوە کۆرنەرەوە و مەترسیەکانی بە جۆرێک بێ کە چیتر وڵاتانی ئەوروپیش نەتوانن ئەو دەستپێشخێرانەی کە هەیەە بیکەن ئەڵبەتە لە چوارچێوەی هەمان لێدوانە هەر ئەمڕۆ جواد زەریفی کە وەزیری دەرەوەی ئێرانە باسی لەوە کرد لەگەڵ یەکێک لە میدیا ئەمریکەکانە باسی لەوە کرد کە ئەوان لە ناو ڕێکەوتنامەکە بوون و دەرنەچوونەوە ئەمریکا جێهێشتووە بۆی ئەمریکا پێویستە بگەڕێتەوە ناو ڕێکەوتنامەکە لە قۆناغی یەکەمە و ئەو سزایانەی کە وەڵامەکەی بەم شێوە بوو کە ئەگەر بایدن بیەوێ هەمان ئەو سیاسەتەی کە دانڵد ترەمپ ناوێتی و ئەم لەسەر ئەمە بنیاتیشتی نوێ بکە ئەمە هەڵەیە و بە هیچ کوێمان ناگەێنێ بەڵکو ئەگەر بایدن فعلەن نیەتی گەڕانەوەی ڕێکەوتنامەکەیە وا بێ تەواوی ئەو هەنگاوانەی کە بە هەڵە دانڵد ترەمپ ناوێتی هەر لە کشانەوەی لە ڕێکەوتنامەکە و خستنە چەسپانی و سزانە بێ ئەمانە هەڵبوەشێنرێتەوە و پەڕەیەکی نوێ لەگەڵ ئێرانە دەست پێ بکرێ و کاتە ئێرانیش پێویستە بێ بە تەواوی داواکاریەکانەوە بێگومان لەتوانین بڵێن لە ئێستا ئێران تا ڕەدەیەک وازی هێناوە لەوەی کە لە سەرەتا ئەڵبەتە داوای ئەوەیە کرد کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بچێتە ژێرباری ئەو خەسارەتانەی کە قەرەبووی خەسارەتانە بکاتەوە کە لە چوارچێوەی سزاکانی سەر ئێرانە لە ئیدارەی دانڵد ترەمپ هەبووە بەڵکو ئێستا باس لەوەکەن کە ئەو بابەتانە بابەتێکە جێی مناقەشەیە توانین لە دوای ڕێکەوتنامەکەش مناقەشەی کۆمەڵێک لەو چەمکانە بکەین بە پێچەوانەوە بایدن ناچێتە ژێرباریەوە ئەوەی کە لێکدانەوەی شیکەرەوەکانە یاخودەوانەیە کە پەیوەستن بە لێکۆڵینەوە و قسەکردن لەسەر بابەتی ڕێکەوتنامەکە پێیان وایە بۆ خۆی قسەکردنی هەردوو سەرۆک لەسەر ئاستی باڵا و کەسی یەکەمی هەردوو وڵات ئەمە بۆ خۆی جددیبوونی نزیکبوونەوە لە ڕێکەوتنامەکە باسەکە ئەڵبەتە بۆ ئەمریکا ڕێکەوتنامەکە گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەکە تەنها پێویست نییە باسایکردنەوەی دۆخی نێوان ئێران ئەمریکا بەڵکو پێویستە بە کۆمەڵێک قەیرانی هەڵپەسێنرا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێیان وایە پراوێز خستنی یاخود دووربوونی ئێران لە ڕێکەوتنامەکە وای کردووە کە دەستکراوی بکە بۆی ئەو قەیرانانە گەورەتر بکات لە عێراق و سووریا و لوبنان و کۆمەڵێک وڵاتی دیکە بە پێچەوانەوە بۆ ئێران نەگەڕانەوە جارێکی تر ئێران خاتەوە ژێر و پرێژەر و زەختەی کە هەیەی لە ڕووی قەیرانی ئابووری و ئەو دەنگ ناڕزانی کە لە ناوخۆی وڵاتەکە هەیە کە لە هەر کاتێکە ئاگەریەوە هەیە کە دەنگی ناڕزایی بەرامبەر بە دۆخی ئابووری بتەقێتەوە بۆیە هەردوولایەن سوود و زیانیشیان هەیە لە گەڕانەوە بەڵام ئەو لەوێت لە ئێستا بۆ گەڕانەوەی وەکو باسەکرێ و پێیان وایە کە ئەو ناڕێکەوتنی کە ئێستا هەیە یاخود ئەو مەرجە پێشوەختی هەردوولایەن کە ئێستا هەیەە ڕەنگە لە قۆناغەکانی داهاتووە ئەوە ببێتە ڕۆڵی
وڵاتانی ئەوروپی کە بتوانن نێوەندگیری بکەن و هەردوو لایەن بە جۆرێک لە جۆرەکان لەو مەرجە پێشوەختانە نەرمی بنوێن تاوەکو ئەستنەوە ژێرباری ڕێکەوتنامەکە و دواتر لە چوارچێوە ڕێکەوتنامەکە بتوان گۆڕانکاری لە کۆمەڵێک لەو داواکاری و مەرجانە بکەنەوە. جارە هەردی لە سەردەمی ئیدارەکەی ترامپدا کۆمەڵێک سزای ئابووری و سزای قورس و تون بەسەر ئێراندا سەپێنرا و لێستادا پرسیارەکە هەیە کە پێشبینیەوە دەکرێت بایدنیش هاوشەوەی ترامپ مەرجی توند و سزای قورس بەسەر ئێراندا بسەپێنێت لە دەرەنجامیەوەی کە ئێران پابەت نەبێ بە بەرهەمهێنانی ڕێژەی ئەتۆم. ئێران ناتوانێت لە هیچ بەپێی بەشێک لێدوانی بەشێک لە شارەزایان ئێران ناتوانێت و دۆخەی کە ئێستا هەیەی بەردەوام بێ لەسەری چونکە پیتانی یۆرانیۆمەکە بە تەنها مەترسیەک نییە بەرامبەر بە ئەمریکا و وڵاتێک مەترسیە بەرامبەر بە سعودیە بەرامبەر بە ئیسرائیل بەرامبەر بە هەموو ئەو وڵاتانەی کە لە دنیا هەیە بەرامبەر کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆیە ئەم بابەتێکە هیچ وڵاتێک ناچێتە ژێرباریەوەی کە لایەنگری لە ئێران بکات لە ئێستا بەڵکو بە پێچەوانەوە کۆدەنگی دژ بە ئێران دروستە بێ بەڵام بابەتێکی ترەویش پێویستە بکاتەوە ئەلبەتە بێگومان وەکو وەڵامی پرسیارەکەت بایدن لە ئێستا هیچ پرۆپۆزەڵێکی نییە کە سزای پێشوەختە یاخود هیچ پلانێکی نییە بۆی سزا بخاتە سەر ئێران بە پێچەوانەوە لە ئەجەنداکانی کارکردنی لە سیاسەتی دەرەوە لە کاتی هەڵبژاردنەکانیشا پاکێجێکی تایبەت کردبوو بە گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێران ئەواتە نیەتی پێشوەختەی بایدن گەڕانەوەیە بۆ ڕێکەوتنامەکە وەکەوەی کە سزای نوێ بسەپێنێ بەسەر ئێرانە و لە بەرامبەرە ئێران تا ڕادێک ئەتوانین بڵێن هەمیشە نەرمی دیموکراتەکانی خۆستۆتەوە چۆن لە سەردەمی ئیدارەی باراک ئۆباماشا کۆمەڵێک مەرجی سەپاندبوو یاخود کۆمەڵێک داواکاری جێکردبووە لە چوارچێوە ڕێکەوتنامەکە کە کۆماریەکان پێیان وا بۆ ئەوانە هەڵی استراتیژی بوون ئەمریکا کردوێتی بەرامبەر بە ئێران لە ئێستا شاتوان بڵێن ئێران جارێکی تر نەرمینواندنی بایدنی قۆسۆتەوە بۆی کۆمەڵێک مەرج یاخود کۆمەڵە داواکاری جێبکاتەوە بە پێچەوانەوە توان بڵێن ئێستا هەڕەشەشەکەن وەکو خۆیان باسییان کردووە لە 21 مانگ پەرلەمانی وڵاتەکان تەنها 2 هەفتە کاتی داوە بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆی بگەڕێتەوە بەناو ڕێکەوتنامەکە و بە پێچەوانەوەوان باس لەوەکەن ناچنە ژێرباریەوەی کە ئەو سیستەمی موشکی درێژمەودا یاخود ئەو پیتانی یۆرانیۆمە بوەسێن بەڵام بێگومان لە ئێستا ئەمریکا نەچوەتە ژێرباریەوە یاخود نەچوەتەوە قۆناغە کە بیەوێ کۆدەنگی دژ بە ئێران کۆبکاتەوە بەڵکو کار لەسەرەوەی کە داواکاریەکانیان بە جۆرێک لە جۆرەکان جێی مناقەشە بن و بتوانێت قسەی لەسەرکا و لە قۆناغی یەکەما بتوانێت بە ڕێگەی گفتوگۆ بکەڕێنەوە ئەو نێردانەی کە هەدێکە دایان ناوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دایناوە بۆ کاروباری ئێران و ئەو هەنگاوانەی کە ئەنتۆنی بلینکن ناوێتی لە قۆناغەکانی پێشووە و دەستپێشکەرانەی وڵاتانی ئەوروپی ناویانە لە قۆناغەکانی سەرەتایە هەمویان جۆرێک لە جۆرەکان ئاماژەن بۆی کە بەڵێ فعلەن لەم قۆناغەیە لەوەچێ بە شێوەی گفتوگۆ بتوان هەردوو لایەکتری قایلکەن بۆی جارێکتر بگەڕێنەوە ڕێکەوتنامەکە بە پێچەوانەوە لە ئێستا هیچ هەڕەشەیەک لەلایەن هیچ وڵاتێکیانەوە نییە جگە لەوەی کە ئێران تەنها باسی لەوە کردووە 2 هەفتە مۆڵەتەدا ئەم 2 هەفتەش پەیوەندی بەوە هەیە کە لە قۆناغەکانی پێشووە ئەمریکا باسی لەوە کرد یاخود وەزیری دەرەوەی ئەمریکا و بەشێک لە ڕاوێژکاران باسییان لەوە کرد کە ئێران چەند هەفتەیەکی کەم دوورە لەوەی کە بگا بە دروستکردنی چەکی ئەتۆمی یاخود بگا بە مەترسیانی کە لە پرسە ئەتۆمیەکە ئەتوانێت هەیە بێ بۆ سەر جیهان و ناوچەکە بێگومان زەختێکی زۆریش لەگەڵ لەلایەن وڵاتانی سعودیە و ئیسرائیل و بەشێکی تر لە هاوپەیمانانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بۆی کە ئەمریکا چیتر زووترە ئەو بابەتەیەک لای بکاتەوە بە پێچەوانەوە مەترسیەکانی ئێران مەترسی ڕاستەوخۆ بێ بۆ سەر ئەوان لە قۆناغی یەکەمە. بەڵێ سوپاس بۆ هەردی ئەنوەر بەرپرسی